پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکی دوو پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پڕشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 22 ئۆکتۆبەری 2025 لا دووتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و بەشداری حیزبی کۆمونیستی کرێکاری تیایدا و پلاتفۆرمێک کە ئاراستەیان کردووە ڕوو بەلایەنەکانی بەشدار بوو قسە و باسمان دەبێت و لە بەشی دوین بەرنامەکانیشدا لەسەر خۆپشاندانەکانی ئەمریکا دژ بە سیاسەتی ترامپ و بەرگری لە مافی پەنابەران قسە و باسێکی ترمان دەبێت. وەک هەموو جارێک ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی لە کۆمنت دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەم شەومان. مەڵەبینەرانی عزیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە بەشداری حیزبی کۆمونیستی کرێکاری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و پلاتفۆرمێکە ئاراستەی لایەنەکانی بەشدار بووی کردووە و ئەم بابەتەش لەگەڵ سکرتێری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عوسمانی حاجی معرف داوتێ دەکەیت. عوسمانی حاجی معرف، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. باش و زۆر سپاس بۆ بەرنامەکە و زۆر سپاس بۆ بینەرانی بەرنامەکەت. چەندەیە هەڵبژاردنی جۆرا و جۆر ئەنجام درراوە لە عێراق و لە کوردستان. حیزبی کۆمونیستی کرێکاری بایکۆتی کردووە. دەمێ بپرسم کە چۆن بوو ئەم جارە دوای چەندێ لە بایکۆتی هەڵبژاردنە
جیاوازەکان حزبی کۆمیسی کرێکاری کوردستان لەگەڵ حزبی کۆمیسی کرێکاری عێراق سربەخۆلەوەی نەیانتوانی بەرجەکان پڕ بکەنەوە بەشداری بکەن بەڵام بۆچی ئەمجارە حزبی کۆمیسی کرێکاری بڕیاری بەشداریکردنیدا بۆچی من ئەگەر باسی ئەم جارە بکەین ئەم جارە لە هەموو جارەکانی کە دۆخی هەڵبژاردن یا فەزای هەڵبژاردن یا کێشمەکێشی لایەنەکان لە جارەکانی کە باشتر نییە ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە ئەمە واقعەتێکە بەڵام ئەوەی کە ئێسێمە لەمە بەشداریەکەین بە معناوە کێسە هەڵوگۆڕی ڕوویاوە لە جۆری ئەوەی کە هەڵبژاردنەکان هەنگاوێکی باشیان ناوە یا ئەتوانێت دەستکەوت وێ بۆ خەڵک یا ئەتوانێت ئاڵوگۆڕێ بکە ئێمە بە دوور لەمانە جۆرێک پیاچنوێ بە سیاسەتێک کە لە مێژووی هەڵسوڕانی سیاسی حزبی هەردوو حزبی کۆمیسی کرێکاری عێراق لە عێراق و لە کوردستانە ئەنجامیان ناوە ئەم بە بۆچوونی ئێمە دوای قسەباسی لە ناو کۆمیتە ناوەندیە لە ناو ئەندامانی مەکتەب سیاسیە وعمومەن لەگەڵ ڕابەری حزبە لە کادرەکانە جۆرێک بەحسکراکەلوی دەبووە ئێمە بەشداریمان کردایە نەگەوەی کە بەجالەوەی ئێمە کە باوەڕمان وایە پەرلەمان شوێنێک نییە بۆ ئاڵوگۆڕی شۆڕ جێرانە شوێنێک نییە بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات شوێنێک نییە بۆ دەستکەوتەکانی خەڵک هەموو بۆ مانایە ئێمە لە دەورانی پێشووتا بمانی کە ئەمانە نییە کە ناتوانێت معیارێ بێ بۆ ئاڵوگۆڕی سیاسی ئاڵوگۆڕی پێشاتەکان هەتاوی کە ئێمە بتوانین لە ڕێی پەرلەمان و دەستکەوتمان بێت بۆ خەڵک یان لە ڕێی پەرلەمان و بتوانین ئاڵوگۆڕێ بکەین ئەمانە لەسەرم بە هەر معنایە کە ئەم هێزانە کۆنەپەرستن ئەم هێزانە مینیشیانە هەچیەکەن کە ئەتوانین ئەنوا پێناس و ئەنوا باری سلبی ئەم دەسەڵاتە سیاسی کە ئێستا هەیە بە زۆنی سەر و زۆنی سەوز و کە حکومت نییە و پەرلەمانەکەیان کارتۆنیە ئەمانە هەمووی قسەی واقعین و ئێمە بەردەوامی لەسەر قسانەکە ئەمە پەرلەمانەجی پەرلەمانێکە کە یەکەم کارتۆنیە دووهەم ئەوەی کە دەسەڵاتێکی نییە بە هەر حاڵ مەبەستم چیە ئێمە ئەوەی کە پیاچونەوە بە سیاسەتە کە دەبواە ئێمە لەو مەدانەیە موجود بووینە نەگەوەی دوورۆپەرێز بایکۆت بکەین و نەچینە ناو ساحەی سیاسی وەکو چێشمەکێشە کە لە کۆمەلگا هەیە خەڵکە چێت دەنگایە خەڵک بایکۆ دەکا خەڵک قسەی لەسەرەکە لایەنەکان جۆرە چێشمەکێشەکەن ئێمە بە معنای بایکۆتکردن بە معنای بەشداری نەکردن جۆرێک خۆمان گۆشەکی کردووە لەو مەدانە ینی بە هەدەفی ئەساسی یا دەوری ئەساسی کە ئێمانەوی جێڕین هاتنەناو ئەم مەدانەیە وەکو چێشمەکێشی سیاسی وەکو ملانی سیاسی نەگەوەی کە پێمان وابێ دەستکەوتێکی نەگوت پێمان وابێ ئاڵگۆڕ بە خازانجی خەڵگە بێ ئەنی حزبی کۆمونیستی کرێکاری ئەبووە لە تەواوی هەڵبژاردنەکانە ئەم سیاستەی بردایەتە پێش ئەمە کەواتە بڵێم ئەمە پێتاجوونەوەیەکە بە سیاستێک کە ئەبوایە وەمام کردای هەرچەنە چەند جارێکە لەناو کۆمیتە مەرکەزیان ناو مەکتەب سیاسیە هەوڵ دراوە باس کراوە کە بەشداری بکەین بەڵام ئەمە لەباری عملیەوە نەکراوە یا ڕێکەوتنێک نەبوو لەسەرەوەی کە ئێمە بچین ناو انتخاباتەوە وەکو پرۆسەیەک وەکو ملانەی بەکاری بێنین نەگەوەی کە مانێ کورسیوە دەزیێنین بەدەستداین ئەوانە باسێکی ترن ینی بە معنایەکی کوردیکەینەوە ینی ئاڵوگۆڕەکە لە سیاسەتی خۆمانە لە هەڵسوڕانی سیاسی خۆمانە ئاڵوگۆڕێکە ئەمەیان بکەین باشترە نەگەوەی ئێمە دوورۆ پەرێزبین بەناوی بایکۆتەوە بۆ بکەینە سەر و پۆتەڵاکی هەڵبژاردنەکان و یا سەر و پۆتەڵاکی هێزە سیاسەکان لەوەی کە ناتوان ئەزەم ئەزای کە ناتوان و ئەتوانینە قسانە هەر بکەین بەڵام ناکرێت ئەو مەدانە خاڵیکەین لەوەی کە چینی کرێکار کۆمونیستەکان حتا بەمانایە چەپگەرە هەچ هینەبێ ئەوەی کە بێ لەم کێشمەکێشە موجودیەتی هەبێ حزوری هەبێ قسەی خۆی بکە بەشداریەکەی بەشداری ناکەی چۆن بەشداریەکە چۆنە چه ئاسێکە چۆنێک مەرجەکانی چۆنە ئەنی بە معنای عملی لەباری عملیەوە ئێمە پێداچنەوەین نەک لەباری مەبدە ئێوە کە انتخابات یا بڕین پەرلەمان شتێکی بڵین سیاسەتی ئێمە یا سیاسەتی چینی کرێکار یا کۆمیسەکان سیستمی پەرلەمانی نییە سیستمی شوراییە ئەمە واقعەتێکەوە ئێمە سوورین لەسەر ئەمە و بۆ ئەمە خەبا دەکەین بەڵام وی کە ئەمەش هەیە لە کۆمەلگای وەکو زۆر مەدانی تر وەکو زۆر مەسائلی تر وەکو زۆر چێشمەکێشی تر لەسەر مەسەن لەسەر موچە هەیە لەسەر بودجە هەیە لەسەر زۆنی زەرد و سەوز هەیە لەسەر ئیسیبداد هەیە لەسەر نەبوونی ئازادی هەیە مەجموعی مەسائلەکە ئێمە ڕۆژانە قسەی لەسەرەکەین ئەکرێت لەو لە مەدانی هەڵبژاردنیشە کە بچێن ناو هەڵبژاردنەوە ئەم قسانە تأکید بکەینەوە دووبارە بکەین شەڕی لەسەر بکەین و ینی
ئەزانم بەرژەوەندی چینی کرێکار بەشداری دەستکەوتێکی نابێت لە بەرژان لەو بژاردەیە بەڵام ئەتوانێت پەیامی خۆی داواکانی خۆی سیاسەتی خۆی چەشمەکێشی خۆی لەو مەدانە جێبەجێ بکە ئەمە واقعەتێکە بەمانایە ئاڵوگۆڕێکە لە هەڵسوڕانی سیاسیمان لە مەجای هەڵبژاردن و پەرلەمانە لەسەرەوەی کە ئایا لە ڕێی پەرلەمانەوە ئەتوانرێت هیچ بگۆڕێت قسەوبا زۆرەکرێت ئێوە خۆشتان لە قسەکانتانە بە ڕۆشنی ئاماژەتان پێداکەلانی کەم ئاڵوگۆڕێکی ئەوتۆ ناکرێت بەڵام پرسیارەکە لێرەدایە کە ئەمە ڕوونە کە پەرلەمان لانیکە پەرلەمان لە کوردستان و عێراقا وەکو زۆر کەسیش باز دەکات ئایا بەڕاستی مەیدانی ئەوەیە شوێنی ئەوەیە کە ململانی سیاسی تیا کرێیان ئومێدی ئەوە بکرێکە گۆڕانکاری بکرێ ئەگەر پچووکیش بێت من تاچیم لەسەوەی کە ئاڵوگۆڕ لە ناو پەرلەمانەوە ناکرێت ناتوانین ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵک بە خواستی خەڵک پەرلەمان لە باری شکۆ ڕەنگە ئەم حیزبیان زیاتر دەسەڵات بەکاری هێنێ بۆ باڵادەستی خۆی بزن پارتی هەمیشە میکانیزمێکە بۆی کە بتوانێت کە خۆی دەسەڵاتدار و خودەتی هەیە پەرلەمان بکات بۆ وسیلەی بەکاریبێن ئەمە واقعەتێکە و مثلا باز لەو ناکە ئەتوانین ئەمە ئیسلاحکەین ئەمە ناتوانین ئەو بکەین مەسەلەکەی منەوە نییە مەسەلەکەەوە نییە کە ئەتوانین ئێمەڵێن ئاڵوگۆڕ ناکرێ ئەوە نەگەوەی ئاڵوگۆڕی چەکرێت هیچ جۆرە ئاڵوگۆڕێک ناتوانین لە پەرلەمانە بکەین بەڵام ئەوەی کێڵین مەیدانێکە لەم چەند ساڵەیە تا ئێستاش ئەتوانن کۆمۆنیستەکان یا چینی کرێکار مەدانەکە چەشمەکێش و شەڕی چینایەتی خۆیانی تیا بکەن ئەتوانێت قسە لەسەر ڕەخنە بگرین باسی دەسەڵات بکەین باسی نەقسەکانی بکەین و ئێمە ئەوگەبچینە پەرلەمان وچین ئەمانە ئەڵێن و ئەم شەڕاکەین ئەجا لە پەرلەمان نبین یا لە دەرەوە بین بچینە ناو پەرلەمانەوە ئەتوانین پەرلەمان بۆ نمونە دەنگی کرێکار یا چینی کرێکار خەباتی کرێکار دەنگێکی گەورە بێ لە ناو پەرلەمانە هەر چەند نەفرێکی لە ناو پەرلەمانەکە بێ ئەتوانێت لەسەر بەندەکانی لەسەر سیاسەکانی لەسەر پێشنیارەکانی لەسەر ئەو تەغیراتانی کە لە قانونا ئەیکەن باشترین نمونە مەسەن بۆ نمونە ئەم پەرلەمانی عێراقە لەسەر ئەحوال شخصی مناڵ کچین و ساڵ من بەشوو ئەگە مەسەن ئێمە لێبووینە ئەمان کرد بەهرا ئاهاتینە دەرەوە و ڕەتفعلێکی جیهانی و ناوچەیمان پیشانە لە بەرامبەری کە کەسانی کەش کە کردبێتیان لە ناو پەرلەمانە ڕەتفعلێکی وامان نەدی بەڵام ئێمە بووینە لێ ڕەتفعلێکی گەورەمان پیشانە ئەلموهیم منەمە نمونەیە گەڵێ ئەتوانێت نمونەی زۆرتر هەبێ یعنی مەیدانێکە ئەتوانین پەیامی خۆمان سیاسەتی خۆمان ڕۆشنکردنەوە تەبلیغکردن دەور بینێ لەم بارەوە لە مەدانی وەکو یەکێک لەو مەدانانەی کە ڕۆژانە ئێمە خەباتی سیاسی هەڵوێز دەرەبڕین بەیان دەرەکەین قساکەین ئەچێ ناو ئەترازاتەوە ئەمانێ خیاری ئەترازاتکەین و ئەمانێت لە ڕێی ئاڵوگۆڕی شۆڕجێڕانەوە لە ڕێی ئاڵگۆڕێکە خەڵک ئەوێت دەسەڵات بروخێنێ ئاڵگۆر لە کۆمەلگای بکەین بەڕاپەڕین بە شۆڕۆژ ئەمانە هیچی ناوەسی هەمووی لە شوێنی خۆی منێتەوە لەو مەدانە ناو پەرلەمانشە ئەتوانین ئەمانە ڕۆشنترکەینەوە بەهێستریکەین ڕۆژ فراوانتریکەین و جۆرێک خەڵکی ناڕازی یا چینی کرێکار حزبەکەی باشتر بلاسێکە ئەوێت چی بکە و ئەتوانێت چی بکە پرسیارێکی سەرنجی بینەر لەم بینابێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم ئەویش دەڵێکە بۆچی بەم قەناعەتە گەیشتن پێدوانیە ئەو مەدانە پڕبووتەوە و جارێکی تر جێگای ئێوەی تێدا نابێتەوە واتاگەر منیش تەواوی بکەمە پرسیارە ئێستا درەن نییە بە تایبەتی لە کاتێکدا هەستەکەی لە هەڵبژاردنەکانی عێراق و کوردستانە هێندەی فەزای بایکۆت و ئەوەی کە بە ئیعتیبار وەرنەگیری هەڵبژاردنەکان زاڵترێتەوە بۆی کە ئومێدی لای خەڵکی هەبێت مەسەلەکە بە بچوی تا پەرلەمان مابێ هەتا هەڵبژاردن هەبێ بار جۆرێ هەموو هەڵبژاردنەکانی پێشوش هەمووی تەزویری تیاکراوە فرۆفێڵی تیاکراوە قۆڕەخکردنی تیاکراوە و مەسەن بۆ نمونە هێز سیاسەکان جۆرێک ئەو خەڵک بایکۆتی کردووە بۆچوی من بە دوای یەکەم پەرلەمانەوە ئەوانی تری هەمیشە ڕێژەی بەشداربوون کەم بووە جای لە بەعزێ واقعاگەر ئاڵوگۆڕی بوێ مەسەلەکە وەنەیە کاتەکەی کێ باس ئێمە باسی سیاسەتی هەڵسوڕانی سیاسی حزبی کۆمۆنیست دەکەین
بازەوەی کە کەی کاتەیەکی هەموو وەختێک کاتیە هەتاکو پەرلەمان و هەڵبژاردن بە هەر جۆر لە بەلەدیاتە هەبێ لە مامۆسایانە هەبێ لە نقابەکانە هەبێ لە ناو پەرلەمانە لە هەر شوێنێکا بێ حضور پیشان بێ جا ئەو پەرلەمانە چەند زەعیفە چەند ئیجابیاتێکی تیانە ئەم جار لە جارەکانێکی خراپترە هەموو جارە پەرلەمان کە نەتوانێت دەسەڵات گۆڕە خراپە ئەمە مەسەلێکی مەبدەئیە خۆ ئێمە نەماوتوە پەرلەمان ئەتوانێت دەور بۆ خەڵک ببینێت دەسەڵات ئاڵگۆڕ لە دەسەڵات بکە هێزیش کە تازە بێتە پێشەوە ئێمە بتوانین بڵڕی پەرلەمان و بینی پێشەوە ئەمانە براون لەسەر تەفاسیلی ئەمانە پێویست ناکە ئەوەی کە ئەزای چۆن ئەوەی کە ئەڵێ ئێستا گونجاوە گونجاونێ ئەو هەموو وەختی پێی گونجاونە بوو من پێم وانێ ئەوانی کە ئێستا پێیان گونجاو نییە پێشووتر پێیان گونجاو بێ وەروەکو خۆشمان هەمیشەوەی کە پەرلەمان ئەو شوێنە نییە ئێمە بچین نایەوە پەرلەمان باز بەشێکی ئایدۆلۆژی و مەبدەئی لەوەی کە نەفی هەموو شتێکی بۆرجوازیەکەیتەوە ینی دەخالت نەفی بۆرجوازی بە معناوە کە تۆ بچیتە مەیدانەکەەوە شەڕی لەگەڵا بکەیت بە جۆرێک شەڕمان کردووە کە خۆمان گۆشە گیر کردووە ئەمە واقعەتی سیاسی هەڵسوورانی سیاسی کۆمونیستەکان بۆ نەک حزبی ئێمە هەموو ئەوانەی کە لە عێراق و کوردستانە ئیدعای کۆمونیست بوون ئیدعای چەپ بوون بە معنایەک ڕەتفعل بەرامبەر بە پەرلەمان بایکۆتیکردنی پەرلەمان و ڕەڤزکردنی بە هەموو شێوەیەک ئەوە بەوە جۆرێک خۆپاکردنەوەی کە تێکەڵی بۆرژوازی نابێ باشترین نمونە بینەوە بە زمانی قەیسەر زۆر خراپتر لە دەورانەکانی ئێستا بەڵام بەرشەفەکان و مەرشەفەکان چوونەتە ناو دۆماوە بەشداریان کردووە چێشمەکێشیان کردووە ینی پێم وابێ ئێمە لە شوێنێکا بەشداری لە هەڵبژاردنانەکەین یان نەچینە پەرلەمانەوە کە ڕێگەت پێنێن بە هیچ جۆرێک ڕێگەی بەشداربوونی کۆمەنیستەکان یا هەر هێزێکی سیاسی ئازادی خواست ڕێگەی پێنەدرێ ئەوە دەسەڵات ئێمە نییە ئەو ڕێگەی نەگرتو ئێمە بەشداری بکەین جا پەرلەمانەکەیان باشە خراپە ئەوە ناتوانایی ئێمەیە کە یا نائامادەی ئێمە بە معنایەک نائامادەی ئێمە کە نەمانتوانێت لەو ملانەیە بەشدار بین ئەمە واقعەتی مەوجودێتی کۆمونیستەکان و چەپەکان بە لە مێژووی ئەم چەندەی فەزای هەڵبژاردن فەزای انتخابات لە پەرلەمانە و هەر فەزایەکی تری هەڵبژاردن مثلا فەزای هەڵبژاردن لە قابەکانە بەلەدیاتە لە زۆر المهم بەسمەوەیە کە ئەوە تاکی دەکەمەوە ئاڵوگۆڕێک ئێمە لە سیاسەتی خۆمانە ئەمە بە باشترە زانین بچینە ناو مەیدانی چێشمەکێشی سیاسیەوە لەوەی کە منعزیل بین دوورۆ پەرێز بین و لە دوورۆ تیرەکەمان باوین لە دوورۆ قسەکانەکەین کە جۆگیری بە بۆچینی من لەباری عملیشەوە لەباری ئەزمونەوە پیشانێک کە خەڵی ئەمە جۆگری نییە ئێمانە کەسی باشن ناچنە بە هەموو شێوێ دژی من بەڵام ئومێدێکیان نێ بۆی کێمە لەو مەیدانەیە بە زیونەتی بە شێوەیەکی مباشر ڕاستەخۆ چونێتە مەیدانێکی شەڕە و ئەتوانین ئەو شەڕە بکەین ینی ئەوەی کە ئەگەر ناتوانین بکەین بۆ خەڵکە بڵین بۆ خەڵین ئێمە ناتوانین یا بڵین ئێمە ئامادەیەکانمان کافینە کە بچینە ئەو مەیدانەوە بەڵام ئەوەی کە بکەینە سەرجۆلاکی بێت تۆ سەرجۆلاکی خودی دەسەڵات و خواستێک کە خەڵکێتی و دەسەڵات جێبەجێ ناکە ڕەخنەی لێبگرین تونگ لە بەرابەریاوەسیەوە بە هەر شێوازێ بێ پەرلەمان چوونە ناو پەرلەمان یا پرۆسی عملی هەڵبژاردن بڕێ من ئەمەی لە ئێمە نەبەستووە خۆمانی نەچوێتەوە مەیدانەوە کە ئەبێ بچینە ئەو مەیدانەوە وەکو ئەزمونێک وەکو تەجروبەیەکی دواتر و لە هەموو هەڵبژاردنێکە لە شوێنێک ئێستا جمهوری ئیسلامی تۆ ناتوانین بچێ ناو پەرلەمانەکەیەوە زمانی سەدام ناتوانین بچێتە ناو مەجلیسی نوابەکەیەوە بتوانە ئەو هیچ حزبێنەیە ڕێگەی ناغێری خۆی جمهوری ئیسلامی ڕێگەی هیچ لاینیش کە نابچێتە ناو هەڵبژاردنەوە ئەفرادێک کە خۆی دیارێکاتە ئەمە باش بێ یا خراپ بێ هی بەخاشوهی کوردستان مانە نیە ئەمە نایەوە ڕێگەیان لێ نەگرتیم چێ نایەوە ئەو خۆمانین کە نەچوین ئەمە ئەنی ئەبێ ئەم ڕەخنەیە بگرین نەگەوەی کە مەجای نەماوە خۆ ڕێگەیان نەگرتووە ڕێگە هەر کراوە دەرگاکە کراوەی کەمچی مەشداری کرد بە معنایە وەختێک ئەتوانی بڵی داخراوە کە قەتعی کەن قەتعیان کردو نابێ بەشداری بکەن ئەو سا ئەمە بڵین نەخێر ئێمە یکەین کەسانێک ئەو ڕەخنەیەگرن ئەبێ لەو شوێنەوە ڕەخنەگرن کە وەختێ قەت ئەوان منعیان کرد قەدەغەیان کرد
مەمنوعیان کرد ئێمە بەشداری بکەین و ئێمە هەر بڵین ئەیکەین ئەوە جێگەی ڕخنێ بەڵام ئێستا کە ئەمە نییە و هەر دەرگا کراوەیە خۆمان ئامادەیەکانمان کافی نەبوو بتوانین ئەم پرۆسێ تێیکەین ئەلبەتە بێت لە هەڵبژاردننی داهاتووی کوردستانە کە دۆخەکە بەرەو چۆڕە ئەڵگۆڕەکە چۆ بێ کە هەڵبژاردن هەرمێنێ جاهێزەکان کامی دەرەچێت چۆن دەرەچێت بەحسێکی ترە کە پێم وایە دەسەڵاتێکێتی و پارتی ڕێپەرلمان و ناگۆڕێ بەڵام کووتم ئەکرێت دەنگێکی زوڵال بین دەنگێکی گەورە بین و بۆ دیفاع لە خواستەکانی چینی کرێکار خواستەکانی خەڵک ڕخنە لە خودی ئەو دەسەڵاتی کە لە ڕێپەرلمان ناگۆڕێ ئەبێ حزورمان هەبێ لەو مەیدانەشە هەرچەنە وتان کە ڕێگری لە ئێوەیان کۆمۆنیستەکان نەکراوە بەشداری بکەن و خۆتان نەتان کردووە بەڵام ئەگەر سەیری مەرجەکانی هەڵبژاردن بکەن کە بڕەپارەیەک پێما بە 50 میلیۆن بوو بۆ بەشداریکردن و پلانی کەمی شەهادەکە بەکەلۆرز بێ بۆ کاندیدەکان و 2000 واژۆی دەنگدەران پێشوەخت کە مافی بەشداربوون هەبێت و هەز ناکەی ئەگەر ڕاستەوخۆ ڕێگەنە گیراوێ بەڵام مەرجەکان هێندە سەختەکە بۆ حیزبێکی کۆمۆنیستی کرێکاری کە پڕکردنەوەی قورس بێ هەر وەکو ئەمجارش ڕێگر بوو لە بەشداریکردنی حیزبی کۆمۆنیستی کرێکاریدا ئازای شوێنەوانە مەسائلێک نین بڵین ئەوە ئەمەمان ببووە ئەوە ئیمکانەتمان بووە ئەوە هەشمانەوانی وەسێسەمە بڵین کەسانمان شادەیە بێ فەرمو کەسانمانی شادی هەیە بەشداری ئەوانە کرێ جێگەی ڕەخ نەبن بەڵام نابێ ئەوانە بکەین و نقاتی ئێمە ڕەزیکەین مثلا ئیمکاناتێکی بێ حزبێک ئیمکاناتی بێ بتوانێت پارێدانە بەشداری بکە ئەوانە ڕێگرن ئەوانە ئەکرێ بڵێن تەناقوزاتێکە و ڕەخنەی دەبگرین و ئەمە باش نییە بەڵام نابێکینە وەسایلێک کە بکەینە مەقاتەعی و انتخاباتە بایکۆتی و انتخاباتە ئەمە پڕێمن ئەوانە ئەکرێ پڕکرێتەوە ئەتوانین پڕیکەینەوە ئەگەر مەسەن لە دەوریچکە باسی ئەمە بێ ئەوەی کە بەداخەوە فریانەکەوتنا کاندیدمان هەیە ئەوانی کە بڵین شادانێ هەمانە بەرحاڵ بڵین ئەوانی کە ئیمکاناتێکە بێ پیاکەی کە بچیتە خابات و ئەمانە نابێ ڕێگە من لەو ململانێ سیاسی کە ئێمە ئەمانەوێت دەستکەوتێت چوونە پێشەوەی پێشڕەویە بۆ کۆمونیستەکان و بۆ چینی کرێکار لە ناو کۆمەڵگەیە بارزکەین بەدەستی بێنین ئەمە مەسەری ئەساسیە ینی جۆرێک هۆکارێکە یا وەسیلەیەکە یا ڕێکارێکە بۆ ئەوی کە هاوسەنی هێز بە قازانجی خۆمان بگۆڕین ئێمە چەند ساڵە لە مەیدانە هەین بەجالۆی زەربیان لیان چوونەدە دواوە بەڵام بە بۆچووی من غیابمان لەم شوێنێکی وایە زەربەی لیان لەوەی کە ئێمە لە ناو کۆمەلگە پێگەیەک دابتین کە بە قازانجی حزب بە قازانجی چینی کرێکار بێ جێگە و ڕێگەیەک بۆ کۆمونیزم و بزنەوەی کرێکاری لە مجتەمەع دانین لە شەڕێک لە مەیدانی شەڕێکە و جا ئەو شەڕە بەچ ئاستێکا ڕوا چۆنە ئەچێتە پێشەوە بەحسێکی ترە و مەیدانەکە کە ململانەیەکە لە کاتی مەیدانەکە ئەتوانین ئەو مەسەلانە چۆن ئەیبێنە پێشەوە چۆن چ مەسەلەیەک مەطرح بێت تۆسەیە کە تا خۆیان لە انتخاباتەکانە هەر جار جۆرە مەسەلەن دیعایاکەن بۆ جۆری انتخاباتەکان بەجیالەوەی کەشتەکانی ئەوان ڕازنی و دروست نییە بەڵام مەبەزەوەی کە تۆ ئەبێ پایەیەک بی لەوەی کە دیفاع لە موجودێتی حزبی کۆمەنیست موجودێتی خەباتی چینی کرێکار لەو میدانەشە بە فراوانی نیشان بدەیت تەوەرێکی تر پلتفۆرمێکە کە حزبی کۆمۆنیستی کرێکاری نەیتوانی بەشداریم هەڵبژاردنیان بکە بەڵام پلتفۆرمێکی ئاراستەی لایەنەکانی بەشداربوو کردووە و کۆمەڵە خاڵی لەخۆ گرتووە و دەڵێ هەچ لایەنێک هەچ کاندیدێک بێتە پشتی ئەم پلتفۆرمەوە ئەوە ئێمە کاری بۆ دەکەین پشتیوانی دەکەین ئەگەر قسەیەک بە کورتی لەسەر حکمت و بنەمای ئەم پلتفۆرمە بکەن بەڵێ هاوڕێستانگەتانە دەنگمە بەڵێ بەڵێ فەرمو ئەو ئەزای چۆنە ئێمە دوای ئەوەی کە بڵێن هەلوو مەرجەکە یا ئەو دۆخەی کە ئێمە ویسمان بەشداری بکەین لە هەڵبژاردنە وەکووتم بەجیا لە مشکلاتێک هەبێ یا ئامادەیەکانمان نەمانتوانی ئەوانەی کە پێویست بێ بۆ بەشداری لە ماڵبژاردانە بتوانین ئامادەی بکەین
ئەمە بەجێ خۆی و نەکرا بەڵام بەمانایوەنی من لەسەر ئەوەی کە ئەمە نەکرا ئیعلانی بایکۆتی کولی بکەینەوەی کەیتر ئەمە منفیە و نابێت کە بچێ بۆ دەنگنان و نابێت کەسیکە بەشداری بکە بەڵام بەشێ لەوەی کە ئێمە ئەم ئاڵ و گۆڕس ئەم گۆڕینی بۆچوونە سیاسی خۆمان یا ڕاستکردنەوەی بۆچوونی دۆخی هەڵسوڕانی سیاسی خۆمان لە مەدانەیە ئێستا نەمانتوانێت بەڵام مانایوانێت تەوەی کە ئێستا تەبلیغ بۆ بکەین کە نابێت کەس بەشداری بکات نابێت خەڵک ئازادە چۆنەکەوە باسێکی ترە بەڵام هەروەی کە ئەم قسانەمان کردووە و ئەم بەیانەمان بڵاو کردو ئێمە پێمان باش بوو بەشداری بکەین و ئەوە بەشداریمان کردایە لاما کاتە ئێسش تاکید لەوەکەین ئەگەر لا ئێمە نەچوونێت بەڵام لەو لایەنانەی کە ئێستا چوونەتە لیستی هەڵبژاردنەکەەوە چوونەتە لیستەوەی کە کاندیدن فرد بن ئەحزاب بن ئەمەش بەشێکە لەو چێشمە کێشەی کە باسیەکەین ئەگەر ڕوو بە مشتەمای مەقساکەین و بانگەواز بۆ لایەنەکانەگەین ئێمە لەسەرم ئەساسە بەشداریمانە کرد ئەوەی کە لەم پلاتفۆرمەی کە خاڵەکانی هاتوو ئەکرێ ئیشاری پێدرێ و کە هەیە خاڵەکانی هەیە ئەگەر کەسانێک ئەگەر جیهاتێک کەسێ دیفاع لەمە بکە و ئەمە ئێمەی قبول بێ و بچێ بڵێ مچمە پەرلەمان و ئەمانە ئەەکەم هەڵبەت ئێمە هانی خۆمان نەچین دەنگی پێین و داواکەین خەڵکی پێ دەنگی پێ بەڵام تا ئێستا لەم بارەیەوە جوابێکمان نەبیستووە و چاوەڕێکین هیچ چ لایەنێک جوابێت و هەوڵی ژێین لەو بارەیەوە پەیوەندی کەم زین کەس ئەفرادن گروپن ئەحزابن ئەگەر بە دەنگ ئەم باگەوازی ئێمە بێن ئێمە استقبال پێشوازی لێکەین و هەڵبەتە ئەگاتەوەی کە بڵێن چۆن مامەڵی بکەین لەو بۆ مەرجانی کە ئێمە دامانەوە و ئەوانش چەندی جێبەجێەکەن ئەمە ئەتوانین بۆ ئایندەی داونین بەڵام ماقاتەکەوە کە بەشێکە لەو چێشملانی کە ئەیکەین ڕاستە نەچوین بەڵام دەرگادا نەخراوە فرسەتی کە هەیە بە جۆرێککە لەم لەلانیا بەشداریکەین ئەو فرسەتەشەوەیە کە ئەنی بانی ئەو بانگەوازە بکەین کە ئێمە ئەمە ئەگەر بچیناتە پەرلەمانەوە ئەم پلاتفۆری کە باسماکەوە ئەچین دیفاع لەماکەین ئەمە بەرینە پێشەوە وەگەر کەسانێکی کە هەن چەندی ئەمەی قوبوڵە ئەتوانین تەوافەقین لەگەڵەیە کە ئێمە دەنگی بۆ کۆکەینەوە خۆشمان دەنگی پێبین بەڵام پێتان وایە کە هیچ لایەنێک هیچ کاندیدێک هەبێت ئەم پلاتفۆرمەی قوبول بێت و پەسەندی کاتیان بەشێکتر ئەگەر ئەمەی هەبواە ڕێگە لە ڕیزەکانی حیزبی کۆمیستی ئیکرەکاری بواە بۆچی بەجیا لە پرۆسی هەڵبژاردنەکانە بەشداریەکە ئێمە تەنها لایەن نین کە لە مەدانی سیاسیە دیفاع لە ئازادی خەڵک دیفاع لە خواستەکانی خەڵک هەموو ئەو هێزە سیاسیانی کە هەمونا بەشێکی زۆری ئەتاوانش کە لە سەدە سەڵاتان باسی خواسی خەڵگەکەن شەڕەکەن لەگەڵکترا کە ئەمیان ئەو جێبەجێکە ئەویکیان نیکە ئێمە کردمان ئەوان نیان کرد پاتسی باڤڵ و مەسوول کرد شەڕەکانیانەوەیە کە ئەم دیفاعی لە خەڵک کردو ئەنێ کرد بە حەڵەمانەگەر بڵین چی پێڵێن جۆرێک فریودان بۆی کە انتخاباتەکە وەسیلەیەکە بەکارێن بەڵام کەسانی لایانی کەش هەن لایانی کەش هەن کە جۆرێک باسی ئازادیەکەن باسی خواسی خەڵکەکەن بجا ئەوەی کە بۆتە پلاتفۆرمێ بۆ ئێمە ئەوان لایەنانی کە دیفاع لەوان ئێمە بکەن تا ئێمە من نازانم ئەبێیان نابێ ناتوانم بڵێم ناتوانم ئەو قەرارە بم لێرە بڵێم نا هیچ لایەنێک نییە ئێمە جارە حەق خۆشمان هەوڵین پەیوەندی تر بگرین ئەو ئەوانەی کە بەشداریان کردووە چ لە کوردستانە چ لە عێراقا بەڕاستی مەسەن بە تایبەتی لە عێراقا منۆی کە بزانم جەمعێک بە ناوی تشرینەوە بەشداریەکەن ئەوانە دوور نین لە ئێمە ئەکرێ گفتوگویان لەگەڵا بکەین لەگەڵانە دانیشین هەتا لایەنی تر بە تایبەتی لە بەغاو لە جنوب مەسەن لایەن هەن مەسەلەن علمانین لەگەڵ ئیسلامیەکانانین جۆرێکی ترن ئەکە دوێ کە بزانین بەرەو ئەمە کارێکە کەبێ بیکەین و ئێمەش پەیوەندیان پێوەکەین و پەیامەکان ئەو پەیامی ئێمە هەمانە پێیان بگا و لەسەر ئەمە ساسە و ساتوانین خەرابین ئەمە ئەچینە ئەو پرۆسەوە کە پشتیوانی ئەو لایەنەکەین یانە ئەوە ئەتوانێت دواتر قسەی لێ بکرێ کە وەختێکی کە نەبوو خۆ بڵین شتێکە من ناتوان بڵێم نییە ما هەروی کە کەسانی هەن دیفاع لە ئازادی سیاسیەکەن کەسانی هەن جەماعەتی تشرینن کەسانیان نەقدی تونگ لە دەسەڵات دەگرن هەتا نقاتی زۆفی دەسەڵات ئەدۆزنەوە هەز لایەنێکن ئەکرێ قابلی ئەوەیە کە قسەیان لەگەڵا بکەین و دانیشین
بۆی کە ئەگەر ئەوان بیانێ پشتیوانێکی زیاتر بێ بۆ خۆیان بەدەست بێنن ئەگەر ڕاستەکەن و دروستن ئەتوان لەگەڵ دانیشم لە فەرم ئێمە ئێوە جێبەجێکەین ئێمەش ئەوسا ئەبینە بەشێ لەو کەمپینەی کە پشتیوانی ئەوان بکەین کە فەردەکانیان لە پەرلەمانە دیفاع لە خواستەکان و ئازادی سیاسی و ئەوانی کێمە ئیشارەمان پیاوە. هەر لەسەرەوەی ئێوە لە پلتفۆرمەکەتە ئاماژەتان پێداوە هیوادارم نەبێتە چەند تیکرارەکردنەوە چونکە هەم پێشتر باسمان کرد و ئێستاش بە زۆرێک هاتنە سەری بەڵام باس لە بیمە کۆمەڵایەتیەکان باس لە هەڵوەشانەوەی هەندێ یاسا یاخود ئەوەی کە پێوترە یاسای جعفەری یاسای باری کەسێتی ئەمانە هەتاوەکو هەڵوەشانەوەی سزای ئێدام و هەتای پێتان وایە کە لە پەرلەمانی عێراق ئەم هەڵبژاردنە لە بانگەشەکانە جێگەیەکی دروست بێ بۆ ئەم ململانەیە و ئەم خواستانە؟ ئەوەی کە مەسەڵ مادام پەرلەمان هەیە مادام کراوەیە مادام دانەخراوە وەختێک ئەمانە ئەتوانی بڵێ شوێنی نییە کە ئەو منعیکا نابێ باسی ئەمەکان مەرجێکی دانەداواگە تۆ دژی قانونی ئەحوال شخصی نابی کاندیدت بێ یا نابێ بەشداری بکەیت ئەمانە هەیە نییە یا مەسەلەوەی کە تۆ باسی ئازادی سیاسی بکەی ئەو بڵێ نەخێر نابێ کە هاتی تە پەرلەمانەوە یا کە ئەچیت ناو پرۆسە بژاردنەوە نابێ باسی ئازادی سیاسی بکەیت یا نابێ باسی بیمە بکەیت ئەمانە هیچی لە مەرجەکانی بەشداری بوون لابژاردنە وجودی نییە. ئەم واقعەتەکەوەیە کە کراوەیە بۆی کە مەسەڵەن تۆ بتوانی مەسەڵەن ئەوەی کە بەژارێکن لەوە عیلمانی تایەتم ئازادی خوازی تایە کەسە لە کوردستانیشا کەسانێکن مەسەڵەن بە هەر جۆرە بە ئیدعای ئازادی خوازیەکە و مەنع نەکراوەگە تو باسی ئازادی خوازی بکەی بەشدار بێ یا باسی بیمەی بێکارێکی یا باسی خواسی خەڵکەی تۆ سێ کە هەتا دەسەڵاتداران خۆشیان ئەم وا پێیان بە عەرزا کە ئەم جارە دیفاع لە خواستەکانی خەڵکەکەن و بێ پەرلەمانە بێ کە خواستەکانی خەڵک جێبەجێ بکە کە ئەزام نایکە خۆ ناکەم مەسۆن بەتابەتی کە دەسەڵاتدار ئەمە بازەکە پێویستی بۆ نیە لە ئیدعا بۆ پەرلەمانەکە فەرم بڕۆن بیکەن بەڵام ئەوەی کە ئێمە بین یا جهتێ بێ دیفاع لەمانەکە ئەتوانێت پەرلەمانە شەڕ لەسەر ئەمە بکە ململانێ بکات لەسەری هەمیشە باسی کە هەمیشە بیاتەوە بەڕوویانە ئەنجاری مجتەما ڕاکێشێ حتا لە ڕێی پەرلەمانەوە بۆشی من ئەتوانی ناڕەزایەتیش بەڕێخەی تۆگەر من ئەندامم لە پەرلەمانە ئەگە شتێکی خەڵکە و جێبەجێ نەکەن لە منبەری پەرلەمانەکە هاوارەکەم خەڵکی ون فەرم و ناڕزایەت بە بچینە ناو ناڕزایەتی و ناڕزایەتی بکەین بۆی ئەم خواستە تایبەتی خەڵک یا ئەو خواستە کۆنەپەرسی یا خواستی خەڵک جێبەجێ بێ یا مەسەلەیەکی کۆنەپەرسی بیخەینە دواوە ئەو کە ئەمانە بۆچووری من هەڵسوورانێکی سیاسە لە ناو مجتەمەعا هەیە و دەوری هەیە جهتێکی کەمیش نییە بەخۆتە بەڵام سەوەی کە بڵێن ئاڵوگۆڕی سیاسی و وجودی ئەحزابی شیعە و کۆنەپەرست و ئێران دەوری هەیە مەسەلەیەکی ترەوە یعنی مەجاری تایە ئێمە دەنگی بین کە لە بەرامبەر ئێمەش دەنگی بین و کەسانی کە دەنگی بن لە بەرامبەر ئەوەیە بۆستنەوە بەڵام مەسلەی ئەسێوە کە پەرلەمان تاکی دەکەمەوە شوێنی ئاڵوگۆڕی ڕیشەیی نییە شوێنی ئاڵوگۆڕی ئەم دەسەڵاتە سیاسی نییە شوێنی لابردنی دەوری ئێران نییە ڕێگیت ئەمە وەکو وەسیلەیەک بەکار بێنرێ بۆی کە هێزی خۆمان لە دەرەوەی پەرلەمان فراوانترکەین بەهێزتریکەین پێشڕەوتریکەین و خەڵک بزانە کە لەو بنبەرە کەسانی کە هەن کە شۆڕژێڕن باوەڕیان بە شۆڕژێ باوەڕیان بە شۆڕژێ کە کۆمەلگە بە شۆڕژێکە گۆڕێ بە ڕاپەڕی نەگۆڕێ و ئەتوانین لە پەرلەمانشۆ ئەم پەیامە بە خەڵک بدرێ بەداخەوە لە پەرلەمانەکانە هیچی باسی ڕاپەڕین و هەڵسانی خەڵک و شۆڕش و ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە ناکە هەر ئەوەی کە باسیەکەن ئەوەی کە عمومەن باسیەکەن سەرزبەی هەموو ئەوەی کە ئەتا بازێ لە ئۆپۆزیۆن ئومێدێن بە خەڵک کە لێڕەن پەرلەمانەوە توان ئاڵوگۆڕکەن کەەوە ئەوە ئیمکانی نییە و ناکرێ و ئێمەژۆ بۆیە ئەو کەسانەیە کە ئێمە چینە پشتیوانیان هەڵبەتە بێ ئەوە بزانن کە بۆچوونی ئێمە سیاسەتی مێ کە ئەم پەرلەمانە ناتوانانی تۆ لە ڕێی پەرلەمانەوە ئاڵوگۆڕ بکەی بە قازانجی خەڵک ئاڵوگۆڕێکی لە دەسەڵاتی سیاسیە و بەمانای بێ بچینە شەڕێکەوە کە شت فەرزکەین بە سەرانە و منبەرێ بێت شوێنێ بێ کە دەنگی خۆمان بە خەڵک بگەێنین و یەکێ بێت لەو شوێنانی کە چەنەها شوێنی کە هەیە تو ئیسلامەکە باوجان مزگەوت بەکارێنن
بۆ نمونە ئەکرێمەش چەنەها من بەرهەیە چەنها من بەرهەیە بەکاری بین بۆ تەقوێک بۆ بەهێزکردنی ناڕەزایەتی خەڵک بۆ هەوڵدان بۆ ئاڵگۆڕ ڕیشەی بۆ هەوڵدان بۆ شۆڕشی کۆمەڵایەتی و بەڕێ من ئەکرێ جاگە وەختێکە لە پەرلەمانە دایان خست ئەوە نەکەین ئێت و پەرلەمان ئۆسا من بوو زەبێ و داخرێ لەوەی لە پەرلەمانە دەرمانکەن معلومێ مەسەڵەن تاریخی پەرلەمانەکانی ئەوروپاسێکە لە پێش حربی عالەمی زمانی مەسەن لە 900ەکانوانەیە چەندها کەس گیراون دەرکراون لە بڕێکە دەنێکی ناڕازی بوون لە بەرامبەر دەسەڵاتی ئەو کاتەیە. جارێکی تر ومێ دەکەمەوە کە نەبێتەوە بە تکرار و چەند بارەکردنەوە بەڵام پرسیاری بینەرە کە ئەگەرچی ڕەنگە لە وەڵامەکانتان نەهاتی وەڵامگەرتانە جاکە ڕوونکردنەوەی لەسەر بدەن ئێوە دەڵێن کە ڕێگریمان لێ نەکراوە بۆ بەشداریکردن بەڵام چەند هۆکارێکە بۆ کە نەتانتوانیوە بەشداری تێدا بکەن ئەتانۆ لەسەر ئەمە جارێکی تر ڕوونکردنەوە بدەن ڕێگری ڕاستەوە خۆ نەکراوە بەڵام هۆکار هەبووەکە نەتانتوانیوە بەشداری بکەن وێ ڕای ئەوەی کە خواستی خۆتان بووە نەتوانەکە پەیوەندی بە ئامادەکارێکە کە خۆمان لەمان بڵین بتوانین درەنگ ئێمە درەنگ بڕیارمانە کە بچینە سەر مەسەری کە بتوانین مەسەڵەن بۆ نمونەبێت تۆ 2000 بۆ نمونە بێت 2000 کەس دەنگت بۆ بەناو عنوانی خۆی دەنگت بوو کە ئەمان بەشداریەکەن بڕێمەوە شتێکی طبیعیە تۆ مەگەن بچین بەشدابین لە پەرلەمان 2000 کۆکەینەوە لە پەرلەمان بچین بەشداری بکەین بەجاکەین لە پەرلەمانە معناوە کە دەنگیش ناهێنین ئەمە بەڵامەوە درەنگ فریاکەوتین نەکەوتین ئەو بەشێک لەوەی زین چۆنە ئەو پلاتفۆرمەی کە بۆ بەشداری لە انتخاباتە بەڕاستی واقعەتەکەوێت کێمە خۆمان درەنگ خوێنمانەوە درەنگ دوایەوەی کە بڕیارمانە درەنگ چوین بەندەکانی کە چۆنێتی بەشدارکردن مەرجەکانی بەشدارکردن چی ئەوێ چی پێویستە ئەمانە زۆرتر لە ڕێ ئەوەی کە چوینە کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەم تەفاسی لە مازانی بەڵام هەتا ئەو کەسی کێمە چوین بۆ لای شخصی خۆم ڕۆشتم کە بۆ ئەوەی کە بەندەکانی بەشداریکردن وەرەقەی شامە کە واقع ئێمە فریان ناکەین کارانە بکەین ئەمە مەسەلەیەکی جدی بوو کە ماوەی هەتا ماوەیەکشان درێژ کردەوە بەڵام درێژنەوەی ماوە بۆ ئێمە مەجارەوەی نایە کە بتوانین ئەو پێداویستیانی کە مەرجەکانی بەشداریکردن ئێمە ئامادەکەین پڕاستی واقعەکەوێت کە نەمانتوانی بیکەین ینی کاتی وامان بەدەستۆنە بوو ئەوە مەسەلەکەی ئەگەر ببووە بۆ نەمانەکردما ئەوانەمان توانێت تۆفیکەین هەڵبەتە ئەوەی ئەوانش تۆزێت هینی تایە بەڵام وانە کە نەکرێ ئەکرا زۆر باشە هاوڕێ عوسمان پتر لانی و سەعاتە گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە بەڵام بابەتێکی تازە سەرنجڕاکێش پرسیار دێنێتە پێشەوە پرسیاری تر ئەگەرچی زۆر هەمە بەڵام ئەمێ وەختێک گەمە بۆ خۆتان قسەیەک ما بێ لەسەر ئەم تەوەرە پلاتفۆرمەکە بەشداریکردن پەیامێک هەر شتێک بتانێت بە کورتی لە کۆتاییدا ئاماژەی پێ بدەن سوپاسگوزارم. بەڵێ من شتێک بڵێم ئەوەی کە ڕەخناگرێت لە سیاسەتی ئێسەی حزب ئەوەی کە مەسەن چەند جۆرێک هەیە لەو ڕەخنانێکە لەوەیە کە حەت پێی باش نییە کۆمونیستەکان لە پەرلەمانە بەشداری بکەن ئەمە سیاسەتێکی تر جۆرێک گۆشەگیرکردنە جۆرێک ئایدۆلۆژیگەریە ئەوەی کە بەوچی من کۆمونیستەکان یا حزبی کۆمونیست وەکو بەشداری لە مەیدانی سیاسیە هەڵسوڕانی سیاسیە باش نابینێ یا مەسەرەن کوردبینە ئەمە واقعەتێکە کەوەی کە تۆ چوارچێوەیەکی داناوە فقط تەبلیغ و تەبلیغی ئایدۆلۆژی تەبلیغی مارکسی خۆمانە هەمووی باشن بەڵامەوەی کە تۆ بتوانی بچیتە چێشمەکێشی ململانی کۆمەڵاتی بینی چینی کرێکار و تەبقی بۆ جوازی و شەڕی خەڵک و دەسەڵات ئەو ممارسەیەکی سیاسی جدی عملی بەڕێ من تەجروبەی کۆمونیستەکانی عێراق کوردستان لەو بارەیەوە زۆر لاوازم لەو بارەیە ئەوە بەشێک لەو نەقدانێکی هەیە بۆ من لەو چوارچێوە سەرچاواگرێ کە واقعەتی ئەحزابی مارکسی یا عێراق کوردستان کەم سیاسین یا سیاسینین بە دەرەجەیە هەرەوەشە کە زەربەی لە
حرەکەی کۆمەنیستی لە عێراق کوردستانە داوە کە نەیتوانێت گەشە بکە من مەسەن بۆ نمونە تاریخی حزب شووعی حزبێکی بەرفراوان و گەورە بووە بە هەر جارێ من لەگەڵ فکرەکانیانین بۆ چوون و سیاست توشتیانین بەڕێ خۆیەوە بەڵام لەبەرەوەی کە حزبێکی سیاسی بووە لە دەورانەکە توانێتی سەرنجی ئەکسەرەتی کۆمەڵگەی عێراق و کوردستان ڕاکێشێ بۆ خۆی ئەمە یەک بەشێکی کەژەوەیە کە ئێستا وەختی نییە ئەوانەی کەڵێن ئێستا وەختی نییە و کاتی ناتوی پێشەوە بۆ ئەو کەسانە من پێم وایە کەوا بیرەکەنەوە هیچ کاتێ وەختی نییە بۆیان هەر وەختێ بەشداری بکەی ئەو خاڵێکی بۆ دۆزێتەوە کە نابێ بەشداری بکەی ئەمە ینی ئەمیش هەر لە چوارچەوەیەکە کە لە چوارچەوەیەکە بیرەکاتەوە کە جۆرێک بە خەتەر ناچێ بینە کۆمنیستەکان بێت پێی وایە حزبی کۆمنیستەکەی ئەگەر گروپ بێ حزبەکەی بەمە ئەشتێ بەمەیەتە خوارەوە من سەرنجەیەم لە ئەوەتی لە عێراقا لە کوردستانە خەریکی هەڵسوڕانی سیاسین بەناوی حزبی کۆمنیستی کرێکاریەوە هەمیشە پرسیارێمان لەکراوە بۆ بەشداری ناکەن لە عامی خەڵکا کەس نەیەوێتۆ بەشداری مەکەن کەوتومانە نایکەن بەڕاستی نقطەیەکی لای خەڵک لای زۆرینەی خەڵک خاڵێکی سلبی بۆ لە سەرەوەی کە ئێمە بەشداری ناکەین بەڵام ئەوەی کە تەرجیعمانەکە بەشداری نەکەین هەمیشە ئەوانن کە لە ناو حزب و دەروی حزبە کە جۆرێک ئایدۆلۆجی کۆمونیستیان بۆ تەقدیس بوو کە شتێکی مەبدەئیە تەنازولاتی تیانە کە بەڵام لە ممارەسەی سیاسیە باز لە تەنازولات نییە باز لە کارێکی سیاسیە کە تۆ کارێکی سیاسی چەند هەنگا ئەوباتە پێشەوە ئەمە بە حسابوەرەکەی هەبەتە تۆ کارێکی سیاسی ناکەی زەربە بخۆی لە پەرلەمانەکە بزانین زەربە خۆین بزانین زەربەی گەورە خۆین و کاریگەر لەسەر مجتەمەعدانێ بۆ نفوزی ئێمە هەڵەتە نایکەین المهم من بەبەستمەوەیە کە ئەوانەی ڕخنا ئەگرن ڕخنەکانیان ناسیاسیە حەقم نییە چۆن بیرەکەنەوە چەند من حەقیەوە نییە بە کەس لێم کۆمونیستیا کۆمونیزم باسەکە لەسەر نییە باسەکە لەسەر ناسیاسی بوونان سیاسیبانە کە ئەیانوێ نوێنەرەتی چینی کرێکار بکەن بۆ دەسەڵاتی سیاسی چینی کرێکار تۆ تاغی بە دەسەڵاتی چینی سیاکە ئەنوا گرفت و ئەم لاولاو پێچوپەنا و ململانەی تایە بێ هێزێ دروستکەی کە هێزێ دروستکەی لە کۆمەلگا ڕابەری چینی کرێکار و حزبێکی بێ کە بتوانێت دەسەڵات بگرێ و بەم شێوە ئایدۆلۆجی و کوردبینی و ئەمە ناکەم و ئەوە ناکەم و ناودەیە وەکو گروپێکی مەحفەلی لە چوارچێوەیەکی دیاریکاوە لە ناو کۆمەلگا ئەمێنێتەوە مەجموعەیە کەسی باش و محتەرەم بەڵام ناسیاسی ناعەمەلی نامرتەبط بە خەڵکەوە ئەمێنێتەوە ئێمەمانەوێ تاریخی کۆمەنجی حزبی کۆمەنجی کرێکاری هەمیشە ئەوێ ئەم ئاڵوگۆڕە بکە بۆ ڕووی من ئەم بۆچوونەی ئێسامان دەستکەوتێکی ڕابەری حزبی کۆمەنجی کرێکاریە کە توانێتی بۆ بگە چوارچێوەیە پشتێنێ بڵین لە چوارچێوەیەک بێتە دەرەوە کە تەقدیسی مەجموعەیە شتی مەبدەئی و ئەفکاری ئایدۆلۆژیە و خۆی نەجاتدالەوە ئەو حەقە دەبڵێن بۆ خەڵک کە ئێمەش بە ئاسان نەگەشتی بەم نەتیجەیە بۆی کە بەحسمان کرد مناقشەمان کرد تا هاوڕێیانی کۆمیتە مەرکەزی تا ئەندا کادرەکان و ئەندامان قانعکەین بۆی کە بێمەم کارە بکەین بە پێویستە بیکەین و هیوادارم سەرکەوتوو بینی هیوادارم کۆمەنجی کرێکاری لە کوردستان و لە عێراقا لەم بارێ و لە مەجالەکانی تری هەڵسوانی سیاسیە هەنگاوی پێشڕەواتر بین و لەو چوارچێوە گۆشەگیرە بینە دەرەوە. عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسیە کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون و چل خولەک توانیمان ئەم گفتوگۆ بەسوودە بکەین. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەرنامەکەتان و سپاس بۆ گوێگرانی بەرنامەکەت. عزیزان وچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەمریکا سەوداسمان دەبێت و لاگەڵمان بمێننەوە.
بەڵێ بینەرانی عەزیز تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر خۆپیشاندانەکانی ماوەی ڕابردووی ئەمریکا و ئێستاش جەلال سەعید لە کەنەداوە لەگەڵماندایە. جەلال سەعید ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. سپاس بێوەش سپاسی ڕادیۆی پێشەندەکەم بۆ فرسەتەی کە بمدا لەسەر ئەو خۆپیشاندانەی هەفتەی ڕابردوو لە ئەمریکا هاتە پێشەوە. ئێمە هەر فترێک بەر لە ئێستا کە لە ئەمریکا خۆپیشاندانێکی ئیتر بوو قسە و باسێکمان کرد و سەرنجی بێنران ڕادەکێشم کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێشەنگ تیڤیدا ئەو چاوپێکەوتنە ماوە، بەڵام ئەم جارە زۆر فراوانتر، زۆر گەورەتر، زۆر هەمەلایەنەتر، زۆر بەربڵاوتر لە ئێرە و ئەوەی ئەمریکا خۆپیشاندانی فراوان بەرامبەر بە دش بە ترامپ و سیاسەتی ترامپ و بەرگری لە مافی پەنابەران و هەتا دوایی دەبینین. ئەگەر کورتی کەم و خۆتان باسی بکەن لە ئەمریکا ئێستا چی ڕوودەدات؟ دوبارە دەستان خۆش، ئەوی ڕاستی بێ ئەم خۆپیشاندانەی هەفتەی ڕابردوو خۆی درێژەی ئەو ناڕەزایەتی و هەستانانەی خەڵکی ئەمریکا لە سیاسەتی ترامپ و ترامپیزم، ئەوەی کە پێشتر زیاتر بەرامبەر شەڕ و کاولکاری غەزە و فەڵەستین بوو واجهەکەی وا دیار و بەڵام لە ناوخودی ئەمریکا کۆمەڵێ گروپ و خەڵکی تریش دەهاتن سەرجادە، بەڵام لەبەرەوەی ئەم کوشت و کوشتارە زەهنی خەڵکی دنیای بەلای خۆی داڕەکێشا بوو لە میدیاکان قسە و چێ ڕۆژانە بوو بۆیە تر ینی ئەم قەزەیە زیاتر سەرخەت و هاتنە سەرجادەی خەڵک بوو لە ئەمریکا. ئەمەی ڕابردوو ئەوی ڕاستی بێ زۆر کورتخایەن بوو کە تەبلیغی بۆ کرا، هەر هەفتەیەک لە هەفتەیەکدا ینی لە تۆڕە کۆمەڵاتیەکانی بڵێ شارەکان ئەم خۆپیشاندان ڕێکخرا. ئەوی ڕاستی بێ ینی ئەم خۆپیشاندانە یەک لەو خۆپیشاندانەیە کە لە دوای شەڕی ڤێتنام یەکەمین جارە 5 ملیۆن خەڵک لە 50 ویلایەتی ئەمریکا لە 2100 شاری ئەمریکا دێنە سەرجادا. ئەمە لە یەک هەفتەدا کە لۆکەڵ بڵێ لە ڕێگەی ئەنتەرنێتی بڵێ خودی ئەمریکا و بەس لە لۆکەڵ لە گروپی لۆکاڵەکانەوە قسەیان کە چۆن بتوان ئەم خۆپیشاندانە بەڕێخەن. ئەوە بوو کەتر دیارە نێتوەرکێکی گەوریان دروست کرد بە ناوی هەتا سەرخەتەکەی و 50 بە 50 بەرامبەر یەک، یعنی لە 50 ویلایەت دەبێت خۆپیشان بکە بەرامبەر یەک شت، ئەویش ئیتر ئەم شتە ناڕەزایەتی خۆپیشاندان. ئەم خۆپیشاندانانە دیارە کۆمەڵێ شتی لە خۆگرتووە، هەم سیاسی، هەم حقوقی، هەم اقتصادی. دیارە اقتصادیەکە ئەو خەونەی کە ترامپ بە خەڵکی دا و کە دەتوانێت ژیانی خەڵکی ئەمریکان بگۆڕێ، بزنسەکانی دنیا بێنەوە ناو ئەمریکا و کرێکار لەوێ ژیانی باشتر بێ، وانە بوو. ترامپیزم لەسەر ئەساسی ئەو فاشیزم و ئەو ڕگەزپەرستی حرەکە دەکات کە لە دوای بڵێ دوو قوتبی کە تر بلۆکی شۆری و بڵێ رووسیا و سۆڤێت و ئەمانە دیفاعی لە حەقی کرێکار و زەحمەت کێشە کرد، بەرامبەرەکەشی ئەم سەرمایه‌داری و ئەمریکا سەرپەرشتی دەکرد. یعنی ئەم فاشیزم و ئەم تەسەوڕ و بۆچوونە ئیتر وردە گەڵاڵی کردو لە ترامپیزم ینی دەرکەوت لە دنیادا بۆ کولی بەشەر. و ئەم خۆپیشاندانە ینی مەودای زۆری هەبوو، هەم وتم سیاسیەن کەتر ئەمریکا خۆی بەڕکابەری دنیا دەزانێ و دەیەوێت ئەمە لە ڕێگەی ترامپیزم نیشانی دا کە هەر شەو هەر ڕۆژ هەڵدەسێ قەرارێک دەدا بەبێەوەی بگەڕێتەوە هیچ نیهادێکی دەوڵەتی و هیچ موسساتێکی دەوڵەتی کە ئاخریانەوەی کە لە بەرامبەر خەڵکی فەڵەستین و خەزی فەڵەستین هاتە پێشێک کە هەموو دنیاوتیان بەڵێ بۆ دەوڵەتی فەڵەستینی کەچی ترامپ نەچۆ ژێرباری و بەجیا لەوانە هات کۆمەڵێ قراری خۆی لەگەڵ وڵاتانی عەربی و ئیسلامی بەحساب ئەو بەتەڵفلیمی ئەم ئاشتی و حەلکردنی قەزەی فەڵەستینە. ئەمە لە ڕووی سیاسەکەیەوە گەیشتەمە، بەڵام لە ڕووی اقتصادیەکەوە ئەمریکا ڕۆژانە ینی ئەگەر ئێستا حساب بکەن بە پێی داتاکان کە هەیەە
حوت نەک ملیار 37 تریلیۆن ئەوەی هەیە نەقسی هەیە کە ڕۆژانە ئیتر سەیری داتاکان کە دەستە سەرەوە ئەمە بۆ خەڵکی ئەمریکا دەوێت باجەکەیدا بۆیە تر ئەمەش بەشێکی ژیانی خەڵکی زیاتر چۆتە دواوە بێکاریکی زۆر چونە بەرزبوونەوەی ئەشایەکی زۆر لە ئەمریکا یعنی ئەمان زۆر اقتصادیەوە کە هیچ خەیاڵێکی بۆ خەڵکی ئەمریکانیشتۆ بۆیە ئەمانەش بەشێکن لە هاتنە سەرجادەی خەڵک لە ڕووی حقوقیشەوە ئەمریکا ینی دەیەوێ بڵێ ترامپ دەیەوێ بە تایبەتی لەم دەورێدا یەکت لە شعار هەر سەرەکان ئێمە کینگمان ناوێ ئێمە پاشامان ناوێ ئێمە مؤسساتمان دەوێت ئەمەش یەکە لە شعار هەر سەرەکەەکانی ئەم خۆپیشاندانە کە تر ئەمریکا بڵێ ترامپ دەیەوێ ئەمریکا بەرەو پاشایەتی بێتەوە بەرەو استبداد و سەرکوت بێتەوە هەرەوەی کە نیشانەی لە کۆچبەران و پەناهدان گرتووە جێیشان بۆ دەجوڵێنە بۆ گرتنیان بۆ کوشتنیان هەروەی کە وعدی داوە لەم ساڵدا 1.5 ملیۆن پەنابەر بێتەوە ڕەوانەی وڵاتان کاتەوە هەروەی کە بەشداری لە زۆربەی وڵاتەکان بە جێشی فیدراڵی دەوێت تەدەخل لە کێشە و مەشاکیلەکان کە تهدیدی هەموو دنیا بە جێش دەکا بەبێەوەی بگەڕێتەوە بۆ حتا پەنتاگۆن ینی بڵێ قەراراتی پەنتاگۆنی نابات بێشەوە خۆی قەرارێک دەدا ئێتر خۆی دەیبات بێشەوە بۆی خەڵک ئەمەش بەشێکە لەوەی کە خەڵکی ئەمریکا هاتووە سەرجادە لە دژی ئەم استبداد و پاشاگەدانی کە ترامپ دەیەوێت خۆی تێدا ساحێبی ئەوەل و ئەخیر بێ هەر لە ئۆکتۆبەری فێستەوە نزیکەی 750,000 مۆزەفی حکومی دەرکردووە کەمە حکوومەتی نیوەشەلەت کردووە جا ئەوەی کە نەم عاشاندا دەری کردوون ئەمە بۆ خۆی گەورەترین فەشەلی بە حکوومەت هێناوە کە دەیەوێت خۆی سەرپەرشتی هەم حکوومەتکە هەم بوجەکە مشکلی گەورەی لەگەڵ حاکمەکانی ویلایەتەکان هەیە هەتا حاکمەکانی فیدراڵی چونکە زۆربەیان سەر بە دیموکراتەکان و دیفاع لە وەکو بڵێ خوانڵن مؤسسات و حەقی فەردی و حەقی ویلایەتەکان دەکەن بەڵام ترامپ دەوێت بەسەرەوانەشدا بازە و ڕۆژانە نیە دەستکاریان نەکات و بودجیان لێکەم نەکاتەوە حتا یونیڤرسیەکان زۆربەی یونیڤرسیەکان لە دەست ترامپ وێرانن بودجیان لێ دەبڕێت دەیانگرێت گرتنی خەڵک لە ئەمریکا کە خوان لە زۆربەی خۆپیشاندانەکان قسەیانە سەرەوە لانکەی دیموکراسیەتە خۆیان ئەوە وەسفی ئەمریکا دەکەن کەچی ئێستا لەسەر جادە پۆلیسی دەمامک ڕەش بەبێەوە هیچ هەویەکی بێ خۆپیشاندار دەگرێت و دەیخاتە سیزنەوە بەبێ مەحکەمە و بێمەشت ئەمانە هەمووی پرەنسیبەکانی خەڵکی وڵاتی ئەمریکان کە خەڵکی ئەمریکا شانازیان پێوەرەکە هەروەی کە لە نیویۆرک هەفتەی ڕابردووی 500,000 کەس 1.5 ملیۆن خەڵک هاتە سەرجادە لە مەیدانی ئازادیەوە یعنی ئەوان دەست بۆ ئەو مەخشەڵە درێژ دەکەن کەتر پەیکەرەکەی لە نیویۆرکە هەموو ئەوانە وای لێکرد کەتر خەڵکی ئەمریکا بێتە سەرجادە بوون پێم وایە درێژەشی دەبێ و درێژماوەی ئەوانش ئەو شانی کە من باسم کردن کە لە ڕووی اقتصادی و حقوقی و سیاسیەوە کە لە ئەمریکا خەریکە پاشایە پێ بێ بە ناوی کینگ کە بیدایەت ترامپ خۆی وتی من پاشانیم باسی چی دەکەم بەڵام دوایی کە زانی شتەکان بۆی ناسە سەرێ وتی من پاشام و دەمەوێت ئەمریکای تر بگەڕێتەوە پێش دروستبوونی ویلایەتەکان ئەمە بڵێ سەبەبی ئەم خۆپیشاندانە بوو کە دیارە زۆر سەبەبی تریشەیە دەکرێت لە کاتێککە دەقسەی لێ بکەین دەستان خۆش زۆر بە ڕۆشنی و فراوانی باسی لایەنە جۆرا و جۆرەکانیتان کرد و وێنەیەکی باشتاندا بەدەستەوە بەڵام دەمێت پرسم کە لێرە بەدواوە پێتان وایە چۆن دەبێت ئایا ترامپ و دار و دەست و دەسەڵاتەکەی ملئەدەن بەخواستی خۆپیشاندەران و پاشەکشە دەکەن یاخود ئەوەی کە باز دەکرێت هێزە تایبەتی سەربازەکان زیاتر بەرەو ڕووی خۆپیشاندەران ئاراستە دەکرێن دەست خۆش پرسیارێکی جوانە خۆی بالفعل ئەوە ململانەیەکی قورسە لە ناو ئەمریکا من پێم وایە سەردەبا بۆ هەتا شەڕی ناوخۆش ئەمە چووکە نە ترامپ دەکشێتەوە نە خەڵکیش بێدەن دەبێت بەڵام
خۆی ئەهمێتی خۆپیشاندانەوە کە سەرتاسەری بێتەوە لە هەموو دنیا ئەمەی کە کات خۆی کە ڤێتنام ئەمریکا پاشەکشەی کردو تێدا شکستی ناوجێشەکەی گەڕاندەوە یعنی یەک بۆعدی جیهانی هەبوو دیارە لەم خۆپیشاندانەش بۆعدێکی جیهانی خەریکە وەردەگرێەوە ئەوانەی کە لە مەدرید و لە بەرلین و لە لەندن ئەوانە هاتە سەر بۆ هەماشت هاتنە سەر جادا بەڵام من پێم وایە ئەم حرەکەی 50/50 ئەمە دەبێت حرەکەیەکی عالەمی چونکە ترامپ هەر نەک تەسیری لەسەر ناوخۆی ئەمریکا و خەڵکی ژانی خەڵکی ئەمریکا داناوە ئەمەتانێت لە میدڵ ئێست لە شەرقی ئەوسەد چی ناکات لە بەرامبەر حتا ئەوروپیەکان چی ناکات لە بەرامبەر سین و ڕۆژهەڵات چی ناکە ینی تەسیری سیاسەتەکانی ئەو کاملەن گشتگیرە جیهانیە بۆیە ئەم پێم وایە یەک حرەکەی جیهانیش دروست دەبێت و خۆشحاڵانە من چەندین کۆمنت و چەندین تراکم گوێ بوویان هەتا مقابل و شت لەم خۆپیشاندانە قسەیان لەسەرەوەیە ئێمە ڕناوەسین هەتا کو شعاری ئەوانەی کە لە 2000 هاتنە سەرجادە لەسەر بلاک لایف ماتر ژیانی ڕەشپێستەکانی مهمە ئەمەی تیا بوو کەمە هەموو ئەمریکای هێنا سەرچۆک ینی بۆیە من ڕووناکی دەبینم لەم حرەکەیە و حتاکو دامەزرانی لە هەفتەیەکدا و دروستکردنی نێتوەرکێکی ئاوا خۆش ئاڵێمە جیلی تازەینە و دەزانین چۆن بەرامبەر بە فاشیزم و پاشا و مەلیکەکان هاتوینە سەرجادا دەزانین چۆنیش چۆکیان پێدادەین من هیوادارم کەتر لە هەرم خۆپیشاندان لەناو ئەمریکانەمێتەوە دیارەکەن داش بەشێکە لەمە دنیاش خەریکە دەجوڵە بەرامبەر بم حرەکەی فاشیزم و بەس بە بڵێ شێوازی جیاواز و بە ناوی جیاواز بەڵام من پێم وایە ئەمریکام جارە قدوەی ئەم حرکەیە دەکا و دنیا پێ و پێوەست دەبێ و فاشیزم بەرەو داوا دەچێت لە کۆتاییدا گەر پامێکتان هەبێت بۆ کورسمانان لە جیهان و بە تایبەتی دانیشتوانانی ئەمریکاکە چۆن هەڵوێست وەرگرن بەرامبەر ئەم بزوتنەوە فراوانە بەقەد من پێمە هەتا کورزمانان و خەڵکی کوردی دانیشتووی ئەمریکا و هەتا کەنەداش ینی ئەبێ پەیوەست بن بەم حرەکەیەوە چونکەم حرەکەیە حرەکەی دژی فاشیزمە دژی حتاکو ناپەنابەریە حتاکو ئێسامە کەسێکمان لە کەنەدا هەڵبژاردووە بە ناوی بڵێ ماکرۆنی کەتر ئەمە بەساب لیبرالیشە بەڵام هەمان سیاسەتی ترامپ دەباتە پێشێناوکەدا ئێستا چەندین قەراری بەدەستەوەیە ینی لە بێڵی 2012 زۆر حەق و حقوقی پەنابەر کۆچبەر حتا بۆ ژیانی خەڵکتر خەریکە لێ دەسێنێتەوە بۆیە تر زەرورە ئەم خەڵکە بێتە پاڵ ئەم حرەکەیەوە و ئەمە قازانجی بۆ کولی بەشەرەتەیە نەکرد بۆ خەڵکی ئەسڵی ئەمریکی کە پێیان وابێ بەس ئەمە سپیپێسەکانی سوادیان هەیە یان تر شەڕێکی نێوان لیبرال دموکرات و جمهوریەکانە مناڵم دیموکراتەکانیش دەستیان هەیە لەم خۆپیشاندان و لەم ناڕەزایەتیە بەڵام لە کولدا ئەمە خەڵکە دەتوانێت حتاکو لە سیاسەتی داهاتووی ئەمریکا دەور و نەخشیانە بێ حیزبی تازانە بێ بتوانن هەتا ئەم دوو حیزبەیسکە یاری بە چارنووسی خەڵکی ئەمریکا و دنیاوانەکەن ئتر بە هیوامەوەی بەشدار بین لەو چالاکی و لەو سیاسەتی کە گروپی 50/50 بەدەستیەوە گرتووە دەستان خۆش جەلال سەعید زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو منی زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەتەی بەمتان بەخشی عزیزان لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو